بۆ بەرزڕاگرتنی یادی شەهیدانی هەڵەبجە. بەم شێوەیە لە بەردەم ماڵەکەیدا وەستاوە، گوێی بۆ قورئانی پیرۆز گرتووە. والله ئیمساڵ ببوونی ئەم نەخۆشیەوە هیچ یادێک نێتەنیا ئەوە نیە هەموو کەسێک لە ماڵی خۆی خەفەتبارێک تۆزێک بە تااقەتێک دوعای خێر بکەن بۆ کەسوکارەکەی و پشتگیرێکی ئەوانشکەن و ئومێدەواریش بن خوای گەورە سەبووری و ئارامیشیان ببەخشێ و لە گوناحی مردوەکانیش خۆش بێ ئێمەش ئینشاءالله پشتیوانی ئەوانش بین و یارمەتی بەوە ئێمەش دەرور خێرمان کەوتە بمەخەتە شفاعەتی خۆی ئینشاءالله. گەرچی هیچ مەراسیمێکی تایبەت بە 32 ساڵەی تاوانی کیمیاباران بەڕێوە نەبرا، بەڵام لە دوو گەڕێکی هەڵەبجە یادەکە بە پێی ڕێنمایە تەندروستیەکان بە دەمامک و دەستکێشەوە لە بەردەم ماڵەکان بەرز ڕاگیرا. ئێمە زانین ئەمساڵ بە هەلومەرجێکی نالەبارە تێپەڕین، بۆیە ئەمساڵ ئێمە قەرامەندە هەموو کەسێ لە بەر دەرگای خۆیان یادی ئەم مەرگە سادە بکاتەوە. بۆ ئەم چالاکیەکە ئەمڕۆ ئێمە کردومانە کە دوێنێ ئامادەکاریمان بۆ کردو و دەمام و دەستکێشمان بەسەر ماڵان تۆزی کردووە. هەموو ماڵە دوو کەسی لە بەر دەرگایە بۆ سێوەکو یادکردنوێ، بەڵام بە تێکەڵی دروست نەبێ و هەموو کەسێک بە شێوازیە لە بەر دەرگای خۆی بۆ سێ دوور بن لەیەکەوە بۆ ماوەی نیو سەعات تا شارێکێک ئێمە یادەکە بەو شێوازە ڕاگرین. هەڵەبجە ئەو زامەیە هیچ کات ساغرێژ نابێت، هەموو ساڵێکیش برینی کەسوکاری شەهیدان بە یادکردنەوەی لە دەستدانی ئازیزانیان نوێ دەبێتەوە. یادی کیمیاباران بە خۆشحاڵی وهێمە هەموو ساڵە ئامادەین یادی کیمیاباران بکەینەوە، بەزیتر وەک وەزعەکەمان ئاوای لێ هاتۆ ئەم نەخۆشیەوەتان لەناوە ئێمە ئامادەی خۆمانمان دەربڕیەوە هەر بۆ یادەکە کە بکرێتەوە و خۆشحاڵیشین وەکۆڵێ شتەکە لە دڵمانە چەسپیوە. ئەم ساڵ هیچ مەراسیم و چالاکیەکی تایبەت بە یادی 32 ساڵەی کیمیابارانی هەڵەبجە بەڕێوە نەچوو، ئەماش وەک جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و بە مەبەستی دروست نەکردنی قەرەباڵخی. هاوکات داواش لەو کەسانە کراوە کە دەزڕەنگین و بەرەی وێنەکێشانیانەیە هەر کەس و لە ماڵی خۆی تابلۆیە کە گوزارش لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە بکات بنەخشێنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.